ڕاگەاندانەوەی پرسیارە سەردەمیەکان. ئەم دینەی کە لەلایەن خوای گەورەوە بۆ مرۆڤایەتی نێردراوە و گومان لەوەدا نییە کە باشی مرۆڤایەتی دەبێت، چۆنەوە کۆیلایەتی بە شتێکی مباح دەبینێت؟ ئەم بابەتە چەندین ڕەهەندی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی هەیە. ئەگەر بە ئارامی بە دوایدا بچین، هەم وەڵامی ئەم پرسیارەی ئێستامان و هەم وەڵامی ئەو پرسیارانەش کە پێدەچێت لە داهاتوودا بە خەیاڵماندا بێت دەست دەکەوێت. سەرەتا هەندێک هۆکاری کۆن و نوێ هەن کەوامان لێ دەکەن بێزمان لە مەسەلەی کۆیلایەتی بێتەوە و دڵمان داخورپێت بە بیستنی ناوەکەی، بە تایبەت کاتێک دەبیستین لە سەردەمە کۆنەکاندا. بۆ نمونە لە ڕۆما و میسردا چلۆن مامەڵەیەکی ستەمکارانە و دڕندانە بەرامبەر کۆیلەکان کراوە دڵمان ژان دەکات. لەبەر ئەوە کاتێک تەنانەت پاش چەندین سەدەش دەبیستین کۆیلەکان لە دروستکردنی هەڕەمەکانی میسردا چۆن باری قورسیان پێبار کراوە و وەک شتێکی ناچیز تەماشا کراون و هەندێکیان بۆ ئەوەی دەسەڵاتدارە ستەمکارەکانی ئەو ڕۆژگارە کاتێکی خۆش بەسەربەرن لە گۆڕەپانەکاندا ڕوبەڕووی ئاژەڵە دڕندەکان کراونەتەوە و بەند و زنجیری شەرمهێنی کۆیلایەتیان لەمل کراوە. نەفرەت لە کۆیلایەتی و لەوانش دەکەین کە ئەوانیان بە کۆیلە گرتووە. لە مێژووی نزیک و لەم چەرخەشدا ئەو مامەڵە نامرۆڤانە و ناجوامێرانەیەی بەرامبەر بەدیلەکان کرا، ئەم نەوەیەی ئێمەشی وەک هەموو خاوەن ویژدانێک تووڕە کرد و ڕایپەڕاند. لەبەر ئەمە و زۆر هۆکاری دیکەش خەڵکی خۆمان ڕقیان لە کۆیلایەتی و لەو سیستەمانەش دەبێتەوە کە پشتگیری کۆیلایەتی دەکەن. لەم جۆرە بیرکردنەوە و ئەم جۆرە کاردانەوەیەشدا هەتا بڵێ لەسەر حەق بوون. بەڵام لەم بوارەدا هێرشکردنە سەر ئیسلام و ڕەخنەبارانکردنی ناحەقیە، چونکە هەروەک چۆن ئیسلام داهێنەری مەسەلەی کۆیلایەتی نەبووە، بە هەمان شێوە ئیسلام درێژە پێدەری ئەو نەریتەش نییە. کۆیلایەتی لە ڕابردوو و لەم ڕۆژماندا هەر لەلایەن میلەتانی دیکە و دەوڵەتانی دیکەوە شێوازی جۆرا و جۆری لێداهێنراوە و لەلایەن ئەوانیشەوە بەردەوامی پێدراوە. لەبەر ئەمە سەرەتا دەبێت لەسەر ئەو هۆکارانە بوەستین کە کۆیلایەتیان هێناوەتە گۆڕێ. کۆیلایەتی لە مەیدانی جەنگەکانەوە دروست دەبێت و دواتریش لای ئەو نەتەوانە بەردەوام دەبێ کە ئەو بەردەوامیەیان دەوێت. ڕۆما کە ئامانجی ئەوە بوو ژیانێکی کامیاب و پەرچێش بۆ سەرانی دەستەبەر بکات و بەشایەتی مێژوەکەی خۆی بۆ هەندێک کیشوەری کەیف و سەفا و خۆشی بوو. بەشایەتی مێژوەکەی خۆی بۆ هەندێک کیشوەری کەیف و سەفا و خۆشی بوو. ڕۆژانە خەڵکی جوانترینی جلەکانیان دەپۆشی و سفرەکانیان بە چەندین جۆر خواردن دەڕازاندەوە و سەرگەرمی جۆرەها چێژ و ئارەزووی ئاژەڵی بوون کە مرۆڤ پێی شەرمەندە دەبێت و بەم جۆرە ژیانیان دەگوزەراند. جا بەردەوامی ئەم خۆشگوزەرانی و هەرزەیی و باق و بریق و ڕابواردنە بە دڵنیاییەوە پێویستی بە سەروەت و سامانێکی نەبراوە و غەنیمەتی بەردەوام و دیل و خزمەتکارەکان بوو. هەر لەبەر ئەمە بوو کە ڕۆما هەمیشە لە جەنگدا بوو لەگەڵ میلەتاندا و دەیویست بەم ئاراستەیە لە ڕۆیشتن بەردەوام بێت و دەسەڵاتداری جیهان بێت. کاتێک موسڵمانەکان میسریان فەتەح کرد، ئەم دیمەنانەیان بە تەواوی زەقی و ناشرینیەکانیەوە بینی. لەوێ بازاڕی کۆیلەکانیان بینیان کە خەڵک چنێر چمێ بەڕووتی دەهێنرێن و لە گوزەری کۆیلە فرۆشەکان لە بەردەم کڕیارەکاندا نمایش دەکرێن. دیان کە ئەم مرۆڤانە شەوان لە تەویلە و شوێنی پیس و بۆگەن و پڕ لە مار و مێروودا دەخەوێنرێن. تەنانەت هەندێک جار شوێنێکی وەهاشیان بۆ خەوتن و حەوانەوە پێڕەوان نەدەبینرا. مسڵمانان ئەوەیان نەدیبوو کە لە شوێنێکدا 50 لەم مرۆڤانە لەسەر یەک مۆڵ بکرێن و دابنرێن. تەواو نامۆ بوون بەم شتانە و زۆر کاری تێکردن. مسڵمانان لە هەر شوێنێکدا بەم زامە قوڵانە گەیشت بن، هەوڵیان داوە بە پرەنسیپە جوانە ئیسلامیەکان تیماریان بکەن. بەڵام ڕۆژ ئاوا لە هەر شوێنێک بەم میراتە پیسەی میسر و ڕۆمای کۆنگەیشت بێت، وەک خۆی و بەبێ هیچ چاو پێداخشانەوەیەک وەری گرتووە. واتە کۆیلە لەوە دوا خزمەتی ئاغا ڕۆژ ئاواییەکانیان کردووە و بە ئارەزووی ئەوان و بۆ خۆشی ئەوان شەڕیان پێکراوە و کوژراون یاخود بەرامبەرەکانیان کوشتووە. ئیسلام لە سەرەتاوە کۆیلایەتی وەک ڕووداوێکی واقعی کۆمەڵگا وەرگرت، دواتر سەرنجی مرۆڤەکانی بۆ ئەوە ڕاکێشا کە کۆیلە ئامرازی ڕابواردن و کاڵایەک نییە، بازرگانی و کڕین و فرۆشی پێوە بکرێت و ئەوەی وەگوێی مرۆڤەکان دادا کە کۆیلەکانیش وەک ئەوان مرۆڤن، هەندێکتان لە هەندێکتانن. یاخود وەک لەم فەرموودە پیرۆزەدا دەبینرێت کە دەفەرموێت هەر کەسێک بەندەکەی بکوژێت دەیکوژینەوە.
هەر کەسێکتان کۆیلەکەی بەند بکات و نان و ئاوی ببڕێت بەندی دەکەین و نان و ئاوی نادەینێ. هەر کەسێک کۆیلەکەی لاواز بکات لاوازی دەکەین. دەبینرێت کە چەند دەستورێکی خوایی خراوەتە ڕوو ڕێگری لەلادان دەکرێت لەم مەسەلەیەدا و ئاراستەیەکی ڕێکی پێدەدرێت. دەتوانین چەند فەرمودەیەکی دیکەش وەک نمونە بهێنینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەمووتان نەوەی ئادەمن، ئادەمیش لەگڵە. یان بزانن کە هیچ عەرەبێک هیچی لە کەسێکی ناعەرەب زیاتر نییە و هیچ ناعەرەبێکیش هیچی لە عەرەبێک زیاتر نییە. هیچ سپی پێستێک هیچی بەسەر ڕەشپێستێکدا نییە و هیچ ڕەشپێستێکیش هیچی لەسەر سپی پێستێک زیاتر نییە. گەورەیی لای خوا بە تەقوایە، واتە هەموو گەورەی و بەرزیەک لای خوا بەندە لەسەر چۆنیەتی ڕوانینی خوا بۆ مرۆڤ و چۆنیەتی هەڵسوکەوتەکانی ئینسان بەرامبەر بەم ئاگالێبوونەی یەزدان. لە کەش و هەوا نەرمونیان و ئارامەکەی ئیسلامدا چەندین کەسی وەک فەرمودە پیرۆزەکە دەڵێت قەژ ئاڵۆسکا و تەپوتۆزاوی لەلایەن کەسانی ناودار و گەورەوە بە چاوی ڕێزەوە بۆیان دەڕوانرا. بۆ نمونە لەم دەربڕینەی حەزرەتی عومەردا ئاشکرا ئەم ڕێزە دیارە کە دەڵێت گەورەمان ئەبوو بەکر گەورەمان بیلالی لە کۆیلایەتی ڕزگار کرد